دیوەخانەی خێزانێکی ئاوارە لەناو خێوەتگەیەک بە سۆپایەکی نەوتی زۆر گەرمترە لە دیوەخانە سارد و سڕەکەی خێزانێکی سلێمانی کە وەرزی سەرما بە دیار چاوەڕوانی بەرمیلێک نەوتەوە بەڕێ دەکات. حکوومەتی هەرێمی کوردستان تەنها لە پاڵاوگەکانی بازیان و کەڵک زیاتر لە 800,000 لیتر نەوتی سپی بەرهەم دێنێت کەچی تەنها بەرمیلێک نەوتی لە ناوچە شاخاویەکاندا بەسەر هاوڵاتیانی دابەش کردووە. بەپی بە دوواداچوونەکانی پەیام ئاوارەکان لە ناو کەمپەکاندا بێ بەرامبەر 2 جار 200 لیتر نەوتیان وەرگرتووە کە بەشێکیان لەلایەن حکوومەتی عێراقیەوە پێیاندراوە و بەشێکیشیان لەلایەن ڕێکخراوەکانەوە بەسەریاندا دابەش کراوە. ئەبدا هیل برم ئەوە 2 جار بەرەگرن ئەب 2 بەرمیل وەندێک مە خەلاص بێ تۆزێک ماهی خەلاص بێ و نینە گەرەز یەک دنج مروارێ جارێک تەوزیعی ئەوە 2 جاری وەرگرتووە بەس بەشی عالەمی ناکات. والله عالم بركو عالم زور عائلة هي 12 نفر بشيناك زور عائلة 13 نفر بشينا عائلة هي 15 نفر بشين عائلة 3 نفر إنسان 3 نفر بشي بس إنسان لەلایەک فشارەکانی قەیرانی سوتەمەنی بە سەرشانی هاوڵاتیانەوە بووەتە هەلێک بۆ ئەوەی ئاوارەکان نەوتی سپی خۆیان بە نرخێکی گرانتر بفرۆشنەوە بە هاوڵاتیانی هەرێم و لەلایەکی ترەوە حکوومەت نەوتی سپی بەرەمێنراو یان دەیکاتە بەنزینی فرۆکە یان بەوتەی سەرۆکی لیژنەی وزە و سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە بازاڕی ڕەشدا دووبارە بە هاوڵاتیانی دەفرۆشێتەوە. نەوتفرۆشێکیش بۆ پەیام ئاشکرای دەکات 200 لیتر نەوتی ئاوارەکانیان بە 90,000 تا 100,000 دینار کڕیوەتەوە. دەژڵێت ئەوان نەوت لە بازاڕی ڕەشدا دەکردن و بە هاوڵاتیانی دەفرۆشنەوە. پێت ناڵم لە بازار ڕژەی کرد بەس نەوتی عێراقیە نەوتەکە نەوتی عێراقیە نا ئاوارەکان چۆن داواگرنی عنی بچوون خۆیانیان بۆیان دەیێنن دەریەکەن لێەوە یێنن لێرەی فرۆش بە چاری خۆیانیێن ئەوان 200 لیتر وەرەگرن جاوایە بە 100 جارێ فرۆشن بە 90 جارێ فرۆشن بە 110 جارێ فرۆشن تر حسب بە تەڵەبیاتە ئەگەر خەڵک تەڵەبیاتی زۆر لەسەر ئەویش گرانە بێت بەس نەوتەکەشیان زۆر باش نییە بەبەرەوەی زۆر خەڵک سیقەی لەسەر نییە جای وایە ئەڵێ کابراڵێ نەوتەکەم کڕیوە 2 دەبە ئاویتیایە یاڵێ نەوتەکەی باش نییە پڵی تۆ شڕەقەکە بەڵام تر بڵین ئێمە هیچی چۆک ئێمە نەوتەکە چکار شوێنەکەی دیارە خەڵک زۆرتر سیقەی لەسەر. بێباکی حکوومەت بەرامبەر بە چارەسەرکردنی قەیرانەکان وای لێکردوون هاوڵاتیانی هەرێم لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما خۆزگە بە ئاوارەکانی ڕۆژاوای کوردستان و خواروی عێراق بخوازن کە هیچ نەبێت لەلایەکەوە سەرمایان نابێت و لەلایەکی ترەوە لەلایەن حکوومەتەکانیانەوە لەبیر نەکراون. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.